وتی یعنی چی؟ وتم چاومان هەیە جوانە بۆ جوانی بەکارێنی نەپارێکی من حرامکە نەخۆش و گوناحبارکە بە بابەتی چاوەزار وشت بەکارانێنە ئەوە لە چاو نەفەسەمان پارێزیاشتێ بەڵام ئەوە هیچ ئەسڵی نییە هەمووی خوامان پارێزیە ئێرە قەیسەری نەقیبە ئەم دوکانانی کە لێرەن بابەتێکی زۆری متموریان هەیە ئەم دوکانە تایبەتە بە بابەتی چاوەزار کە ژمارەی زۆر لەو چاوەزارانەی داناوە بە چەندین مۆدێلی جیاواز کەمە مێژوێکی زۆری هەیە لەگەڵ ماڵەکانی کووردا چەند پێم خۆشە بچمە لای کاک بڕوا کە خاوەنی دوکانەکەیە لێرە بزانم شوێنە و کەسانی کە سەردانیەکەن ئەرێ پێ و سەردانتانەکە ئێوە سەردانتان ناکە چۆن پیاوانی کێشمانە هەمانە سەلیقە جوان بە تایبە سەردانمانەکەنێت ئەم دوکانە زۆرترین چاوەزاری تایە تا چەند خواستی لەسرە بۆ چمە بەسێکیش خەڵکەی بە وەڵاهی کەم تا زۆر خواستێکی زۆری لەسرە ئیتر بۆ مەبەستەکان جاران فکرێتێکی و ئەقلەتێکی تۆزێک کۆن هەبوو لەگە ڕێزم بۆ هەمویان بە بابەتی چاوەزار وشت بەکارانێنە ئەوە لە چاو نەفەسەمان پارێزیاشتێ بەڵام ئەوە هیچ ئەسڵی نییە هەمووی خوامان پارێزیە بەس ئێستا الحەمدولله 100 مشتریەکان مەتوانم بڵێم هەمیانەتن سەر قەناعەتی بۆ جوانی بەکارێن تەنها دیسم مشتری مێژنی مەلاش بۆ جوانی بەکارێنێت و زۆر احتیاطی بەکارێنن شتێکی جوانە بابەتەکە وەکوە کە لەناو کللتورەکەیە بڵاو بۆتەوە ئەو ڕەنگە یاخود چییە؟ ئەوەیە ڕەنگی شین ڕەنگێکی ئارام بەخشە و کوژەکەکانیش بەردەکان شینێکی کاڵی جوانە گەشە ئیتر وەکو ڕەنگەکەی ڕەنگێکی ئارام بەخشە خەڵک حەزی لێتی اینجا وەکو فۆلکلۆری ماڵەکەی کەشخە دەرەکەوێت جوان دەرەکەوێت ڕازاوە دەرەکەوێت زیاتر خەڵک ێستا لەبەرەوە بەکارێنێ خەڵکە بوو کە بڵێ قەناعەتم پێیەتی بۆی کە چاو نەفەس بژێڕێتەوە بڵێم نەبووە هەبوو من ڕۆژێکیان ئەلێرە دانیشتبووم پێیەکات وتی کاکە چاوەزارێکم بەرێم ناڵەکەم بووە بە چاوە پێیەکی تەمەنیشیە بوو ڕێزمێ بووی وتم مامەژیان چاومان هەیە بەڵام زار نییە وتی یعنی چی؟ وتم چاومان هەیە جوانە بۆ جوانی بەکارێنی نەپارێکی من حرامکە نەخۆش و گوناحبارکە ئەوم هەیە گەر ئەڵەی بۆ جوانی لە خزمەتە مەگینا بەخوا بە بابەتی چاوەزار من نیمە ناوەڵا لیا ڕۆشت چی خواستی زۆر لەسرە لێرە؟ وڵی تر بابەتەن ئێمە دوکانەکەمان بابەتی کرۆمەکانمان هەیە کرۆمێکی جوانن کەشخان فۆلکلۆری دەرەکەون قەزوانیشمانەیە ناوەڵا ڕەنگە بۆ جوانی بەکارێن بۆشی دەستوش 2000 قەزوان هێوای $100 داوە لێرە سرف نابێت لێرە سرف ناوەڵا خواست لەسەر چی زۆرە ئێستا سە مۆدی چییە دەم بابەتانەیە وڵی لێستەیە زیاتر شتە کوردیەکان زۆر خەڵک حەزیلێتی و بابەتی ئێستاکە فەسڵەکە ئەگۆڕێ لێستەیە حەڵی حەزر تۆین بڵێن پێڵاوترێدا ئەم پێڵاوی ئەمە پێیان و پاتە جاران پێڵاو لاسیکانی جاران ئەمە کە نرخمان لە پێ کرد و گەورەی پێماڵی ئەوەیە بەڵام ئێستا بەم شێوازەی ڕازێنەوە بۆ سەرجلی کوردی زۆر جوانە دەردی خۆیانە لە لێخوڕینی خۆشە و بەم بەهارەش تەڕقە چەند دەڕنابێت ئەخ باشێک دەخەوەستە ئەمە لاسیکە وەڵی هەتاو لی بە ئەقڵەیە قڵێنێ ئاخر دەخۆ هەتا بەم بەهارە گەشتا باوێتی خۆ لە هاوی ناو لە پێی ناگە دوورە دوو ڕاستی پێ وگرێت دایانێت چیتر؟ وڵی تر بابەتی کڵاوشتەکان زۆرە فرۆشێ بابەتی گوڵێخی قەزوانەکان ئەلەم بابەتانە ئەمانەمان ئەمەستا مۆدێتی پیا و زۆری پیاوان ێستا زۆریکەن خۆشی حەزیێنێ بە زەختی ماڵەوە هەرێکە ئەی چۆن ئێوەش دەوری زۆر ناوەڵە بۆیاوە دەنگم دلێرە بۆیە دەنگم دلێرە ئەی ئەو ئێسام دەستبانی خەزوان و شتانەش هاتوو بۆ ئەوە قەزوان هاتوۆتە ناوەوە چی هۆکارەکەی قەزوان هەر کورتەواری بوو لە باوەپیرانمانەوە هەر قەزوانیان بەدەستەوە بووە ئیتر ئێستا گەنجەکان زیاتر زۆر ئیتمای پێیان بابەتی دەستبەندی لە دروستەکان ملوانکە لە دروستەکان گوڵێخەکەی لە دروستەکان بۆ زۆرترین بابەت بەکاریان ئێستا ئەمانە پیانەوتێ کوژەکەی چاوەزار کوژەکە ئەمانەیان ئێستا ئەمەی پشتی خۆتەوە گەر بتوانین بێنین ئەمە کوژەکەیە ئەمە قەدیمەکە جاران هەرەمە بەکارات ئەکرا بە پێشی خانووە شتانەوە شتێکی جوانە و بەردە ناوەکەی خشتێکی سوورە ئەسا عادەکەی هاتووە گەچە بەس ئەمە کاتێکە لە بەربەراندا نێگرگەچ بێتێتەوە بەزەم خشتە سوورەی ئەمێنێتەوە ئەوان کە قەناعەتیان پێێتی لە هەم گەورەیە زۆر چاوبژێڕێت ئەوە ئەڵێن زۆر میمە بەستر لای مۆشتە دەست ناکەیە شتی سەرچی بەسەر هاتووە تۆ لەبەری تەعامل لەگەڵ مشتریاکەی شتی سەیری زۆر پێ خۆش شتێکم بۆ بژێڕیتەوە وڵاهی جا سیر ئەوەی ئەو مامەیە وڵی ڕاستی زۆر سیر بوو بۆ زۆر کەسیشم باس کردووە چکە زۆر جوان مۆڕەکێکی لێ کردم ڕۆشتم هەر ئەوە بوو کەوتم ئەوی چاوم بەرێم ناڵەکەم بۆ بە چاو خانمانەوە بۆکو پیاوەی بۆ خانمان با بێوەژ نەبن لە وڵاتەیە وڵاهی جا بۆ خانمان ئێمە بەردمانەیە بەردی ئەسڵیە بۆ نە بەردی عەقیق و مەرجان و یاقوت و ئەوانەمان هەیە
بەردەکان تۆزی ساریان گرانە ئیتر بەردیاستن ئاتن ئامازانێ جاری وایە ژنی پێت تۆزێ لە تەمەنایە ئەو ئازانێ بە 250 ئەوانەیە دەستیاتێ مشتێکۆ کاتۆڵە کاکیانم بایچەنە ئەڵم دایان ئەمە بای حوتەدانێ ئەوە ئەوەکە ئەوا سێرێکمەکە هەرەوەی قسەی نەشەم بێناڵێ هەموو شتێکەڵی نیگاکەی ئاڵە کوردستان زۆر سەرفە بە لێرە ئاڵای کوردستان زۆر سەرفە بێ چکە بابەتەکەمان کوردی و ئێمە دوکانەکەمان کوردەواریە ئیتر خەڵکی زۆر سەدامانەکە و لە ئەوروپیەکانیش لە خزمەت ڕێستان بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئەمە لەبارەی ئەم چاوەزار و کوژەکە و بابەتانەوە هەیە کەمە مێژووی زۆری هەیە لە ناو ماڵەکانە کە هەندێک لە هاوڵاتیان بۆ بابەتی جوانکاری بەکارێن لەبەرش بابەتێکی فۆلکلۆری هەندێکیشان لەوانەیە قەناعەتیان پێ بێ بەڵام ئەو ڕێژەیە زۆ کەم بۆ تۆ لێ سادە هاوڵاتیان زیاتر قەناعەتیان بۆیە کە خۆیان پارێزێ نەگەوەی کە پارچێک بەردیان پارێزێت.